بەڵێستانە ئێمە بەردەوامە بین ئێستاش گفتوگۆی بابەتی تەوەری دووەمی میوانەکەمان با سوپاسەوە لە ڕۆژئاوایە لە شاری قامیشلۆی ئەزیز بە دیاریکراویستانە. سەرباری شەڕ و ئاڵۆزیەکانی ماوەی ڕابردوو یاخود بڵێن سەرباری هەڕەشەکانی پاشماوەکانی تیرۆسانی داعش لێرە و لەوێ لە چەند ناوچێک لە ڕۆژئاوا بێ یاخود لە ناوچەکانی تری سووریا بێ، بەڵام لەگەڵ ئەوەشدا ڕۆژئاوای کوردستان بەردەوام گرنگی بە کللتور و هونەرداوە بە شێوەیەکی گشتی. ئێمە ڕۆژانە لە ڕێی پرۆگرامە جیاوازەکانمانەوە ڕووماڵی چالاکیە ئەدەبی و هونەری و سەرجەم بابەتە کولتوریەکانەکەین لە ڕۆژئاوا بە تایبەت لە شاری قامیشلۆ کە ڕۆژانە چەندین چالاکی هونەری کولتوری ئەدەبی بەڕێوەچێک ئەمە دەرخەری ئەوەیە کە سەرباری هەموو نەهامەتیەکانی ژیان بەڵام هونەر لەوێ دانەبراوە بۆتە ئەوەی کە تۆ بەهۆی ئەمەوە لە ژیان بەردەوام بیت. بەڵێ خۆی لە خۆیدا هونەر هۆکارێکە یاخود دەتوانی لە ڕێگەیەوە ئەوەی کە هەیە لە وەتانەکە تا یاخود میلەتەکەت ئەو خەم و ئازار و ناخۆشیانی کە بینیویانە و شەڕ و شۆڕێکێ بتوانانی لە ڕێگەی هونەر و سینەماوە بیگەێنیت. بەدڵنیای جا باسی سینەمات کردسانە لە ئێستادا پێنجەمین خوڵی فیلم لە ڕۆژئاوا پێنجەمین خولە فستیڤاڵی فیلمە لە ڕۆژئاوا بەردەوامە لە شاری قامیشلۆ کە تیایدا چەندین بەرهەمی فیلم سازان لە ناوچە جیاوازەکانی کوردستان بەشداری ئەم فێستیڤاڵاکەن. جا ئێمە بە سوپاسەوە لەوەک ئاماژەم پێ لە شاری قامیشلۆ بەڕێز نادیە دەروێشم لەگەڵایە کە هەم دەرهێنەرە و هەم بەشداربووی فێستیڤاڵیشە. خات و نادیە بەیانیت باش سوپاس کاتی خۆت بە ئێمە بەخشی. با من سەرەتا لەوە دەست پێ بکەم فێستیڤاڵەکە لە چەند ڕۆژی ڕابردوو دەستی پێکردو و تاکەی بەردەوامە بێ ئەگەر بۆمان باس بکەیت. ئەو فیلمانەش ڕۆژانە بەسەر چەند کاتە دابەش کراون بۆ نمایشکردنیان. روز باش دەست پێکەیت بۆ هەمیان سپاس دەکەم. بەلێ مهرجانا me di sêzdê meha mijdarê de me dest pê kir ji xwe îro roja dawî ye heft roj berdewam e rojane film kurtefilm û belgefilm hatin nîşandan yanî nêzî heştê û yek filmî ji hemû welatan ji hem ji aliyên bêjin welatên derve Ewropa û Amerîka hatine heman demê de ji Kurdistanê her çar parçeyê Kurdistanê hatine heman demê de jî me beşekî taybet ji bo sînema Sûrî me diyar kiribû ji hundirê wê tê sînema Sûrî filmên Kulsûrî hatine çêkirin beşdar bû. باشە خات و نادیا بۆ ئەم فستیڤاڵە چەند فیلم وەرگیرا و مەرج چی بوو بۆ ئەو فیلمانی کە وەرەگیرن و لەم فستیڤاڵەدا بەشداریان پێکرێ هیچ مەرجێکدانرا بوو بۆ ئەو فیلمانە؟ بله yani niha me got nêzî heştê û yek filmî ji hemû welatan jî hatibûn zêdetirî di sed filmî ji me re hatin lê helbetê li gorî şert û mercên festîvalê em neçar dibînin ku hemû filman jî nikarin helbijêrin hinek ji wan jî şert û mercên festîvalê ji xwe li ser malpera me ya fermê di film pirî de jî xuyabû yek ji wekî slogana îsal çîrokên hevpar sînemaya azad ku behsa têkoş yani yek ji wan behsa berxwedanê dike berxwedana çandî nasnameya jinan girêdayî wê kesên ku em bêjin aliyê ekolojî ve girêdayî wê heman demê de yani mesela ji bo kurtefilm ku zêdetirî 45 deqe nebe heman demê ji bo filmên metraj dirêj herî zêde heta saet yani û 20 deqe hundirê wê de jî me got yani ev gorî şert û mercên heyî filmên ku hatin hilbijartin ji aliyê jûriyê Mehrîcanê de. باشە نادیە خان ئێمە زانیومانە کە وڵاتانی تری ئەوروپاش بۆ نمونە ئیسپانیا یاخود هندستان یاخود ئێران یان چەند وڵاتێکی تریش کە بەشداریان لە فێستیڤاڵەکەیا کردووە. پرسیارەکەم ئەوەیە ئەو فیلم سازانی کە لە وڵاتانەوە هاتوون بەشداریان لە فێستیڤاڵەکە کردووە تەنها وەکو میوان بانکێشکراون یاخود ئانیش بەرهەمیان هەیە فیلم بێ کورتە فیلم بێ یاخود دۆکۆمنتاری بێ لە فێستیڤاڵەکەیا بەشداری بکەن؟ هم پرسام nekir نادیە خان بله yani jinav bele min fam kir jinav filmên ku hatine yani me wek piranî kesên ku filmê wan li vê derê hatin nîşandan
میوانی مجی هاتن جی کردستان جی میوانی ما هاتن همان دمیده جی شام هاتن جی لبنان هاتن جی امریکا هاتن جی اوروپا هاتن جی اوروپاش گلک ولاتن اوروپا جی بجدار بون یک هاتن کو د فیلم خود حاضر بون بوزن نشاندان فیلم وانجی وهم جی وکی بجدار وان وکی چالاکی کی مهرجان ببینید دلوی سینیا دانو استندنه ناس کرنه وک کو ام دبیشن یا چیرو کین هفار ام لوی درجه چیرو کی خوا لقاده که آزاد ام کاربن بەڵێ به هفر پار و بکر میوان مزی حاضر بود باشە خاتو نادیا چیرۆکی فیلمەکان بەگشتی خۆی لە چیا دەبینێتەوە باس لەوە کرد کە دێ کۆمنتاری تێدایە کورتە فیلمی تێدایە بەڵام بەگشتی ئەو چیرۆکانەی کە پێشکەش کراون بۆم فیستیڤالەوەکو فیلم بەشداریان پێ بکرێت زیاتر چیرۆکەکان ناوەڕۆکەکانیان چین. انها من بحث كرش من قلت يعني يك نابرو قايم ما قبر خدانا تشاندي تيروكين جيلان تيروكين جريداي ناسنامه ياجر جريداي ايكولوجي يعني فراني تيروكين جريداي بيبو يجخوا پر كسن كو ميوان كوش در وهاتبون حتى يكو جوالاتين در وهاتبون جي مثلا هنا كجوانا فيلمين كل ويدر روج آوازی چه کربون هنجی یک کل ویدری مجاری وان گریدایی به هبون مثلا پر دکومانتری کو لروج آوا بحثا برخدانیا کل ویدری یا گلتی مشاندن بحثا آلیه وکی جن بتایبت بحثا ناسنما جن بحثا يروك انجنان كل بدري بويا انجنان كل بدري قومي بون وبحثا مثلا مالبات بحثا كوشبري بحثا برخداني كوفان مجارات دقردست اف دفن دفندري فيلم واجد خد حوان همان نميدا لبدري خاطر نشاندان فر فيلم كو جاره كي نشاندان واجد دمهرجان امدا بەڵێ باشە نادیە خان ئاشکرا لە فێستیڤال بەشی نمایش هەیە و بەشی پێشبڕچی هەیە با من زیاتر لەسەر بەشی پێشبڕچی قسە بکەم بۆ نمونە لە فێستیڤال فیلمی دۆکۆمنتاری تایە کورتە فیلمی تایە فیلمی درێژی تایە ئەم بەشانە هەمووی جیاکراوەتەوە بۆ پێشبڕچە بۆ نمونە دۆکۆمنتاری بەجیا خەڵاتی خۆی وەرەگرێت کورتە فیلم بەجیاوەری ئەگرێت لیژنەکان چێن کە بۆ ئەو بەشی پێشبڕچیە دەستنیشان کراون ئەگەر بۆمان باس بکەیت. بله يعني جبو بينج بشا مع وكي خلات ديار كربو يك جي بشا كرتا فيلم بشا فيلمين كردي فيلمين بشا فيلمين نافنتوي بشا بلغي فيلم ويك جي ماليزيا تكربو بشا سيناريو يعني ناف ده سيناريو جي هاتن جبو حر بشا كيجي دو خلات ما هيش خيرو ما ديار بكن حر فيلم حر بشا كيجي دو خلات دقرن يعني دو فيلم بكار خلات دقرن جبو حر بشه کی جی تایبت سی جوریه ما هبون جوریه ما جی هم جی کردستانی هم جی روجابا و هم جی جوالات دربه وکی جوری یک کسی هم بجن سینماگر کسی پروفسور کسی درهنر و یکو جهنر بنور و مشغولن او وکی لجنه جوری هاتن دیار کرن شما او جی بار بکربو لگوری شرط و مرجن آلیه هنری آلیه تکنیکی آلیه چیروک آلیه سپوریا و او خلات ورن بلافر سروا باشە خاتو نادیا بەڕێستان خۆتان خانبن و لە کاری سینەمادا کار دەکەن ڕەنگە و بابەتە زیاتر شارەزابن کە چەندە خانمان ڕوبڕووی زەحمەتی و سەختی دەبنەوە لە کاری سینەمادا هەرێکێک لێمە ڕەنگە کاتێک بە سەیرێکی سینەمایە خۆ فیلمێک دەکات نەزانێ لە پشتێ و چەندە زەحمەتی هەیە بە تایبەتی بۆ خانمان ڕەنگەمە بەکارێکی ئاسان سەیری بکەین ئێوە لە ساڵەکانی ڕابردووتە زۆر جار باستان لەوە کردووە کە چەندە زەحمەتی هەیە لە کاری سینەمادا بۆ ئەم ساڵ باستان لەو کێشە و زەحمەتی و سەختیانە کردووە بە تایبەتی بۆ ژنان کە لە سینەمادا ڕوبەڕووی دەبنەوە بله زحمتی جنان دکتر سینما ده يعني وكي جناكي از بيجم من يعني صالة ده حزار وفازة مثلا وكيل الرجابة بالتايبات كومينا فيلم رجابة كوهاتي آباكرن نهاش بو تسبيكي بالتايبات جبو جنان هريزة ده زحمتي هابون يعني جبو قشتيش جبركو سينما الفيدري اللي والله ما تنا بو نما بو تايبات او قاصالن كودر واسويل قولي الرجيمة هيا كالفيدري من كاريبو انها لقادك آزاد نوا شورش هدد نوا كو إيريس حتى نها بردوام لكن يك او زحمتي ما يكودر دكمن
یاد داش برکو نبونا سینما و بتایبەت وەکی ژن چاوا دکاره هێزا خوا ji hunerê jî bigire dikar xwe bihêz bike ji ber wê jî me zehmetî gelekî kişand rastî lê niha hatî derbaskirin em dikarbêjin heta astekê derbas bûye ji ber ku jin îro mesela di hemû qadan de ciyê xwe digirin ji hemû qadan de jî xwe ispat dikirin nihayet qadê herî giring jî karê xebatê hunerê taybet sînemayê zehmetê ku derketin aliyê wekî ku çawa dikarin pêşberî kamera bilîzên lîstikvanî bikin heman demê de derdor çawa dikaribin baweriya xwe bi jinekê bîn ku jinek dikare hem bibe senarîst dikare bibe derhêner dikare bibe kameravan dikare bibe berpirsiyara deng û ronahî û hemû qadên dîtir ew pir zehmet bûn lê wekî jin xwe dan isbatkirin wekî ku di her qadê de çawa xwe didin isbatkirin divî karî jî de xwe dan isbatkirin berhemên ku jin bi tena serê xwe çêkirin jî hene û di hindirê festîvala me de jî berhemên ku jin bi taybet çêkirin û mijarê wan jin bûn heman demê de ku wekî mêvan jî hatin jin jî ciyê xwe têde girtin û wekî jûriyên van filman ku hilbijêrin jî di nav de jin ciyê xwe girtin yanî em li vê derê fehm dikin ku ew zehmetiyên heyî em dikarin bi îradeya xwe bi xwesteka xwe bi hêza hindurîn ya cewherî ya xwe wekî jin destek bidin hevdû em dikarin derxînin me vê hanê jî da isbat kirin lê em dizanin ku ev ne têrkere ev hîn jî ji bo wê gelek xebat lazim e gelek kar lazim e gelek berxwedanî lazim e gelek destekdayîn lazim e wekî jin jî çawa hevdû bigirin destek bidin hevdû heman demê de yek hêleka me jî çawa dikaribin bigirin mesela ez mînakekî jî dixwazim bêjim yani berî du meha berî demekê Kurd me filmekî metraj dirêj çêkir derhêneriya wê jinek yani dîsa ez bûm min jin wekî jinekê min derhêneriya wê dikir bi komîna filma Roja Avare zehmetiyê jin rastî jî heta niha jî me dît yani çi qasî derdikevin pêş lê me ew jî me çawa yani wek şexs min çawa dî dema tu xwedî îrade bê tu çawa dikarî bi hêza xwe bi baweriya ku tu dikarî çawa derxî yani me ev باش بەڵێ نادێخان ئێمە ئاشنای بەشێکی زۆری چالاکیەکانی ڕۆژانی فێستیڤال بووین بە تایبەت نیشاندانی فیلمەکان لە ڕۆژانی فێستیڤالدا ئەی لە پەراوێزی فێستیڤال هیچ پانێڵێکەیە یاخود هیچ وەرکشۆپێکەیە چێن ئەوانی ئەو پانێڵ و وەرکشۆپانە پێشکەشەکەن جگە لە نیشاندانی فیلم چالاکی هونەری و کللتوری کە بەڕێوە ئەچێت لە پەراوێزی فێستیڤال مەبەستم بەڵێ راسته yani de festivalê de niha ez hinekî behsa aliyê dîtir bikim yek ji me nîşandana filman bû li du navenda bû yek jê navenda Mihemed Şêx û yek jî navenda Çand û Hunera Mezopotamiya bû heman demê de ev çalakiyê me saet dehê sibê de dest pê dikir heta dehê êvayê heman di heman saetê de di heman demê de li aliyekî workshopê me hebû li navenda sînê jin bû ew jî yek jê girêdayî workshopa kamera bû derhênera dîmenê derhêneriya dîmenê bû yek jî ya derhênerî workshop me çêkir yek jî ya montaj bû yani li sê xalên girîng ku rojane workshopên ev çê dikirin aliyekî dîtir semîner û panelên girêdayî sînema mijarên wê pirsgirêkên sînema yani sînema Rojhilata Navîn sînema Kurdistanê sînema Kurdan ciyê ku em dikarin çawa ji bo sînema pêş bixînin sînema ji bo jin çawayê jin di nava sînema de çawa dikarê xwe bicî bike yani panelên girêdayî wê jî hatin li darxistin yani ez dikarim bêjim li sê navenda çalakiyê me hem nîşandanên filma hem panel û semîner û hem باشە خاتون نادیا çêkirin li ser هەر لەسەر بابەتی ژنان îrojî بەڵێ خاتون نادیا لەسەر بابەتی ژنان و باست لە ژنان کرد چەند ژن بەشداری کردووە چۆکو بەشدار بوو لە فیلمەکاندا بێت چۆکو میوان بێت چ لە وڵاتانی ترۆ بێت چ لە ناوخۆی ڕۆژئاوا خۆی و لە قامیشلەوە بێت باسێکمان لەمە بکە بزانین یاخود وەکو دەرهێنەر هیچ خانمێک بەشداری کردووە erê helbetî çawa hejmarekî pir basî yani hem me got mêvanên me ku ji derve hatin û ê ku ji hundirê Kurdistanê hatin ê ku Şamê hatin bi xwe jî di nav de jin hebû hejmarekî baş hebû yani nêzî deh pêtir jin yê ku mêvan hatin li vê derê jî yê li Rojava hemû jinên ku bi hunerê ve bi taybet yê ku bi sînema ve mijûlên yê ku heskiriyê vî kebatîne hemû jî rojane beşdarî çalakiyê me bûn û xwestin hem
کەسێن کو بخۆشی هەندێ فیلمان دەمەسە لیستبوون لیستگوانی کردبوون یەک و بخۆ فیلم چێ کردبوون جی تێدا حاضر بوون لەوێ دەرێ لە ڕۆژاوا هەمژێ یەک و تێدا لیستگوانی کردن کو فیلمی خۆشی تەماشا بکەن هەمژێ یەک و دخوازن ببینن وەکی بچاوێکی هونەری مرۆڤ دکارێت چاوە پێتر سینەما بەپێش بخینە ئەو هەندێ وێ دەجیە خۆگر. بەڵێ باشە نادیە خان با بینە سەر لایانی تەکنیکی بە شێوەیەکی گشتی کوالێتی فیلمەکان چۆنە و چەند ڕۆژی کە فێستیڤاڵیش بەردەوامە بێت لە شاری قامیشلۆ. یعنی وەکما گوت فیلمێن پر مژاری وان گرینگ هاتن فیلمێن کو پر وەکی ئالیە واتەژی کوی بوو هم ئالیە وەکی تەکنیکی هونەری کو کوالیتیەکی پر ببلند مەرە هاتن سەر یعنی ڕۆژا یەکەمین وەکی بەکردنا فێستیڤال دە سێزدە مژدارێدا بەکردنا فیلمێکیش بەرهەمێن کۆمینا فیلما ڕۆژاوا و جارا یەکەمین تێ نیشاندان نۆ قەدیایە بۆیە مە دەست پێ کرد و 5 ڕۆژی سەر هەفتوو 6 ڕۆژ حتا ئەم دەکارن بێژن لەسەر هەفتوو فیلم هاتن نیشاندان جی ساعت دهێ سبەها دە فیلم هاتن نیشاندان لە دو ناوەندا حتا ساعت دهێ ئێواری تەنێ مەناڤەر 2 ساعت ددا يعني نابرا نيفرو جيشون دجي يعني روجانا لدنا بندا حر نابندا كي كيماني حيش فيلم كرتا فيلم دناف ده هذا النيشان دان جفاج بو روجا داويجي روجا يعني خلات قرتنية وكي فيلم نيشان دان تنية مدو نيشان دان فيلم قدان اي روجي امي هم نادية خان بله باش نادیە خان ببەخشە من دوا پرسیارت لێ یەکەم ئەگەر بە کورتی وەڵام بیتەوە لەبەر ئەوەی کاتمان نەماوە ڕەوشی دروستکردنی فیلم یاخود بەرهەمهێنانی فیلم لە ڕۆژئاوای کوردستان چۆنە وەروها ڕۆژانی فێستیڤاڵ ئاستی بەشداریکردنی بینەر چۆن بوو لە سێکردنی فیلمەکانە ئەگەر بە کورتی پێم بڵێیت. بله يعني روجا سينما للروجافا وقت ما قلت انها بصالايا كو سينما تنبو حتى انها صالون سينما كو تنانه ليه عم دكارن بيجن انها هناكي اصلي مدار باسكر مثلا فيدري للروجافا ايرو مدنجان داديت كو فر جوان كو سربخوا هذا قيا بخوا مثلا هناك فيلم تشيكربون مثلا نيزي حيش فيلمات روجافا هتكون تشيكرن كسن سر بخوا جوانين كو فيلم تشيكرن وشادن جمرة او جتي واتاكو كسن كو حسكرين سينما دكارن بهذا قا دربي كو دندري سازياده جي خبات بكن دكارن فيلمان تشي بكن جوان جي ام دكارن دستك بدنوان ام دكارن وكي فيشگيري جبو وان جوانين كو دكارن سينما بكن ليه ام دكارن بين اتقانها گشتي استك باش ليه هيجي پر لوازه چیرو که مگلکن گرک ام هيجي باشا خبات بكن يعني بله خاتون نادیه درویش بله خاتون نادیه درویش دەرێنەر و بەشداری پێنجەمین فێستیڤاڵی فیلم لە ڕۆژئاوای کوردستان سپاس ڕاستەخۆ لە شاری قامیشلۆی ئەزیزۆر لەگەڵمان بوون سەرکەوتوو بن وەک هەمیشە.